سینەمای کوردی بە هەر جۆرێک بێ هەر باشە هەبوونی و خۆنمایشکردنی بەڵام ئەوەی لەسەر تایبەتەن خصوصا لەسەر بەرازیل لە شینەکە دەتوانین بڵێن شتێکی باشە بۆ سینەمای کوردی بەڵام لە ئاست چاوەڕوانی تموعی بینەرانە بەهام بەگشتی سینەمای کوردی لە ئێستا لە ئاست چاوەڕوانی تموعی بینەری کوردانە بەڵام دەتوانین بڵێن ئەوەی پەیامەکەی کە زۆر جوان بوو بریتی بوو لەوەی کەوە پەیامێکی زۆر جوانیان هەڵگرتەوەیش بریتی بوو لەوەی کەوە هەموو خراپەکاریەک لە هەموو سەردەمەکاندا لە هەموو قۆناغەکاندا دەسەڵاتێکی خراپی لە پشتەوەیە یعنی مەحاڵە هەبوونی دزی بەبێ دەسەڵاتێک و بەبێ حکومڕانیەکی دزی لە ئارادا بێ ئەوەش پەیامەکە بووە بۆ جیلی نەوەتەکان و پێشنەوەتەکان ڕەنگە کۆمەڵە کارگاری خۆش تێدا بێ بەڵام پێمانە بۆ جیلی دوای 2001 سەروتر شتێکی زۆر تایبەت بێت. چ شتێکی فیلمەکە سەرنج ڕاکێشە؟ وەڵاهی هە بەعقمیەوەی من خۆم جیلی نەوەتەکانمی دی کۆمەڵێک یادگاری کۆمەڵێک شت لە کاتی خۆی لەو تەمەنەیە هەبوو ئیدی دووبارە ئەو بووە و دەمێک بوو نەمان دیت بوو شێوێکی گشتی دەتوانین بڵێ شتێکی باش بوو.